سڵاوتان لێبێ لە کەرکووکی فرەنەتەوە پێکۆژیانەوە لەگەڵتانم. من ناوم هانا شکورە، خوێندکارم لە قۆناغی سێیەم لە کۆلێژی دەرمانسازی. ئەمڕۆ لێرە وەکو گەنجێک لەگەڵ لە کۆمەڵێک لە هاوڕێکانم باسی کۆمەڵێک لە کێشەگفتەکان دەکەین کە ڕۆژانە ڕوبەڕووی گەنجان دەبنەوە. هەوڵ دەدەین بە گفتوگۆکردن لە نێوان یەکتردا چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزینەوە. ئێستاش دەڕۆین هاوڕەکانم دەناسین و لە دواترا باسی کۆمەڵێک لەو کێشانە دەکەین و هەوڵ دەدەین چارەسەریان بۆ بدۆزینەوە. ئێرە کەرکووکی دڵی کوردستانە. شوناز پەیوەندی ڕاستەوخۆی بەتەگەشتنی خەڵکەوە هەیە کە کێن و چین و لەکوێوە هاتوون. من هەرێم نەسرەدین قوتابی کۆلێژی یاسا و زانسترامیاریەکان بەشی زانسترامیاریەکان چارەکوانێکی واری مەدەنیم لە بەرنامەیەکی دیکەی سەکۆی گەنجاندا لەگەڵتان دەبم. لە شاری کەرکووک ئۆسڵاوتان لێبێت لە بەرنامەی سەکۆی گەنجان. من هبە عەلی خوێندکاری بەشی شیکاری نەخۆشیەکان قۆناغی سێ. با هەوڵ دەین پێکەوە کەرکووک بکەینە شاری پێکەوە ژیان. لە کەرکووکی دڵی کوردستانەوە سڵاوتان لێبێت. من محەممەد ئەیاد عەبدولقادر قوتابی کۆلێژی کارگێڕی ئابووری زانکۆی کەرکووک. خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدار بوومە لە بەرنامەی سەکۆی گەنجان. وتەی من بۆ قوتابیان و گەنجانی کەرکووک ئەوەیە ناسنامە و شونازی کوردستانی بوونی کەرکووک هەمیشە بە بەرز و پیرۆزی ڕابگرن هەر بمێنن. لە گڕی بابە گورگڕۆ سڵاوتان لێبێ. من ئیبراهیم عەبدولوەهاب ئەمڕۆ بەشدارم لە بەرنامەی سەکۆی گەنجان. هەمیشە ئێمە یەکڕیزی و پێکەوەی شاری کەرکووک ئەپارێزین. دووبارە بەخێر بن هاوڕێیان، چۆنن تەندروستیتان؟ هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. وەکو دەزانن ستایلی بەرنامەکەمان بەم جۆرەیە پێویستە کەسێک پێشکەشی بکات. منیش پێم باشە کاکی ئیبراهیم ئەم پێشکەشکردنە بکات. ڕاتان چیە لەسەری ئێوە؟ زۆر باشە. زۆر باشە. پەسەندە. سوپاس بۆ پەسەندکردنی من وەکو پێشکەشکاری بەرنامەکە. ئینشاڵڵا بتوانین دانیشتنێکی هاوڕێیانەی جوان بەڕێوەبەرین لەسەر ئەو کێش و گرفتانەی گەنجان لە کەرکووک، لە ناو قوتابخانە، لە ناو زانکۆ، لە دەرەوەی زانکۆ هەیە بتوانین چارەسەرێک بۆ ئەو گرفتانەش لای خۆمانەوە دیاری بکەین. سەرەتا بەرنامەکە پرسیار لە بەڕێز کاک هەرێمەکەم لەسەر ئەو کێشە و گرفتانەی گەنجان هەیە لە کەرکووک، بە تایبەت خوێندنی کوردی لە کەرکووک چۆنە، چۆنی ئەبینی کێشەی قوتابیانی کورد لە ناو زانکۆ چۆن هەڵەسەنگێنیت؟ زۆر سپاس بۆ هاوڕێیان کاملێک ئامادە بوونا دانیشتێکیاوە خۆشە گەنجانە. بەڕاستی کێشەی گەنجی کورد لە سەرەتای خوێندنەوە کە لە قۆناغەکانی سەرەتایەوە ئەتاک و زانکۆ یەک لە بدای یەک دەست پێکا. قوتابی لە قوتابخانە ئەخوێنێت بە زمانی کوردی، کاتێ زانکۆ ئەبینین کێشی خۆمان بووین بە زمانی کوردی خوێنامە، کە گەشتە زانکۆ لەوێ زمانی کوردی نەبوو. ئەم کێشەیە زۆر باسی ئەوە بکەین بڵین 12 ساڵ ئەم قوتابیە بە کوردیە خوێنێ. بەڵێ دواتر ئەگەر هیچ ساقیت نەبێت. بەڵێ دواتر کە چینە زانکۆ ئەو کاتە هەموو شتێک بە عەرەبی بەتاڵ بڕۆی بەدەست بەتاڵیە بچێت جامیعە. ڕاستەکەی گرفتێکی زۆر گەورەی هەموو گەنجێکی کووردە لە کەرکووک. باشە، چارەسەرەکەی چۆن ئەبینی ئەم کێشەی کە ئەم قوتابیانە 12 ساڵ ئەبینن بە کوردیە خوێنن، دواتر ڕاستەوخۆ ئەچنە ناو زانکۆوە بگرە لەوانەیە مامۆسای لێ تەنانەت دووشەیەکیش کوردی نازانێ. ئەم قوتابیەش لە سەرەتاوە بە کوردی هەموو قۆناغەکانی خوێندن ڕاستەوخۆ ئەچێتە زانکۆ. چارەسەری چۆن ئەبینی؟ هاوڕێیان بەداخەوە ئێمە هەمومان لەسەرەوە کۆکین کە کەرکووک کوردستانیە و خاوەنی مێژوویەکە کە پێسەلمێنێکە کەرکووک کوردستانیە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ڕاگواستن و بەهۆی ئەو ڕژێمانەی پێشووە کە لە کەرکووک و لە عێراق دەسەڵاتیان هەبووە، وای کردووە کە شوناس و ناسنامەی کەرکووک بشەوێندرێ. بۆیە بەداخەوە ئەمە ژێکێکە لەو قوربانیانەی خوێندنی کوردی بەری کەوتووە کە لە کەرکووک خوێندنی کوردی زۆر خراپە لەبەرەوەی لە ڕابردووە. یعنی لە کەرکووک ئێمە کێشەی زمانمانەیە، کێشەی ئێمە بەڕاستی گەنجی کەرکووک بەڕاستی
جگە لە خەمی گەنجبوونەکەی کۆمەڵێ خەمی زیاتری لەسەر شانە وەکو خەمی خاک و نەتەوە وەکو خەمی زمانی وەکو خەمی ئاڵا وەکو خەمی کێشە و گرفتە نەتەوایەتیەکان بەڕاستیەوەی ئێمە ئەیبینین ینی لە شارەکانی تری کوردستان یەکجار وەکو کەرکووک نییە کەرکووک ینی تایبەتمەندیکی تایبەتی هەیە لە قوربانیدان بۆ کوردبوون ئەوەی کە ئیبراهیم مۆزوعی شوناسوونەتەوەکان یعنی بۆنە نەتەوەیەکان کەوا لە نێو کەرکووکە وەک ئاشکرایە هەمووتان یعنی بزانە هەرچی بۆ نێکرابێ ینی قوتابیانی کورد لە نێو زانکۆکانی کەرکووکە ینی خوێنگەرمانە ینی بۆ ڕۆژی ئاڵا هەر خۆیانن بۆ ڕۆژی جلی کوردی هەر خۆیانن سەرڕای ئەو هەموو ڕێگری کە ڕێگریش ینی ئەو هەموو ڕێگری کەوالی ئەکرێت گشتی کۆمەڵە گەنجی خوێنگەرەگەرم هەستی نەتەوەیەکان وان لێکە کەوا بڕۆنە پێش زانکۆی کەرکووک یاخۆ لە نێو حەڕەمی زانکۆی تەحەدای ئەمە بۆ خۆی تەحەدایەکە کەوا ئەکرێت ینی ئەمە بەڕاستی قوتابی کورد لە نێو زانکۆی دەتوێت بڵێ قوتابی زانکۆی کەرکووک پێشمەرگە ئاسایە جگە لەوەی کە زانستەکە فێرە بێ پێشمەرگە ئاساش پارێزگاری لە جەنگی کەوا ئەیکەن ئەم تەلەبە کوردەکان بۆ ئەوەیە چونکی ئێمە لە کەرکووکە کە لە چەند بەشێ پێسمانی ترمان لەگەڵە بەڵێ ئێمە عارەب چروکمان کاکەی ئەمانە هەمووی بەشێکن فبۆیە ئێمە کە لە کەرکووکین باس لە زمانەکان تری شاکەین کە باس لەوانەمان کرد ئێمە کە کوردین عارەبەکەش وەک ئێماڵە ئێمەش ئەمانێ کیکمانیش وەک ئێمە ئەگەر بێتە سەر شارەکانتر نە ئەوان بۆچی مناسەبەکانە کات خۆیانکەن بۆچی چونکی هەمویان کوردن کەواتە کەوین لێرە یاگەینە ڕاستێک ئەوەیە کاتێک خوێندکارێکی کەرکووک بەراورد کرد بە خوێندکارێکی شارەکانی هەرێمی کوردستان کە تۆ ئەو خوێندکارە لە کەرکووک ئەم 12 ساڵە تەواوە کە ئەچێتە خۆناغی زانکۆ ئەوێ بێزبی لەوە نکاتۆ خوێندنەکەی لەگەڵ ئەو شایبی لۆ بکاتەوە ئەو لێرەیە لە شەڕێکە لە جەنگێکایە لەگەڵ ئەو کەسانی کە لە دەوروبەریان ئەوێ بیر لەوەش بکاتەوە کە ئەو هەستی نەتەوایەتی خۆی و شوناس و نەتەوەی خۆی بەجێگری بهێڵێتەوە دانی پێیا بنێ بیسەلمێنێکەوە ئەم کەسە ئەم خوێندکارە کووردە و بیسەلمێن لە ناو هەمیانە کە کووردە ئەمەش بەڕای من بەس بەوەی کە نەتەوایەتیەکەت بسەپێنی نەک بەوەی کە تۆ دژایەتی زمانێ ترکەی وەکەوەی کە تۆ شەڕکەی لەگەڵ نەتەوەیەکی تر نا بەس داکۆکی ئەف قسەشەکەی داکۆکی لە مافەکانی خۆت کە و خۆت بزر مەکە خۆت بسەپێنە بڵێ من هەم خۆت سەپانەکە هەستەکەم خۆمان ئێمە خۆمان نەسەپێنین بەس ئێمە لە شەقامی کوردی لە دەسەڵاتی سیاسی کوردی ئاگدارم لە سوۆشال میدیا لە کانفلیکتزۆنەکانەوە زۆر باسی خوێندنی کوردیە کرێ باسی واکرێکەوە بنەماڵی کورد خێزانی کورد لە کەرکووک قوتابەکانیان تەلەبەکانیان مناڵەکان ئەنێرنە خوێندنی عەرەبی باسی هۆکار و کێشە و گرفتەکانیان کرد بەڵام باسی ئەویان نەکرد کە بۆچی هانابەنە بەر خوێندنی عەرەبی لەبەر ئەوەیە کە ئەم بنەماڵی بیر لەوا کاتەوە کە لە دوای تاواکردنی پۆلی شەشی لە دوای تاواکردنی پۆلی شەشی ئامادەی کاڕاتە زانکۆ هیچ خوێندنێک هیچ کتابێک هیچ کۆلێژێک مەنهەجێک بە زمانی کوردی نییە بۆیە بە ناچاری ئێمە ئەو ڕێگا هەڵبژێرن و قوتابێک دەخوێنین بۆیە ئەبێ دەسەڵاتی کوردی بیر لەوە بکاتەوەکەوە لە زانکۆکان خوێندنی کوردی دەستە بەرکە کاگەر ئەم شتێ جگە لەوەشکەوە هەیە لە ئێستاە ئەوە مۆزوع قەومیەکە و ئەومان کردە لاوە مەوزوعی دامەزراندن لە ینی قوتوانم بڵێم کورد و کەرکووک و کورد بوو ینی بزانە ئێمە هەمووی بچوو کراوەتەوە ئێستا دەبڕۆ بە تەحەداوە سەرجەم بەشەکان بڕۆ سەرجەم قوتابیکەوە هەڵە سێچیەکە پەناباتە بەر بەسە پزیشیەکان ئەڵێ دەمەزراندنی هەیە بۆ ئەی باشە ئیسێمە هەموو شتێمە لێرە چیە یاسا هەیە بەش یاسامانەیە کارژێری کارمانێ ئیدارەمان هەیە یعنی ئەندازیاریمانێ ئەنی بەداخەوە هەر ئەوەنە ئەڵێم معقول نییە بە چی شێوەیە پەیمانگایکی پزیشکی کۆنمرەی 80 وەرگێ کۆلێژێکی یاسا 6 وەرگێ یعنی لەم کەرکووکە و لەم هەڵاوسانی زانستی گەنجەکانمان ئێستا هەمویان چاو و ڕویان لەوەیە کە بەستە عین بەستا بمەزرێن حەقی خۆیانەدا بمەزرێن بەڵام ئێمەش گەنجین
پێویستەکە توانە و زەی خۆمان بکەینە کار یعنی شەر نییە من ئیل لە پزیشێکی سەرکەوتوم با پرسیار مامۆسایەکی سەرکەوت مەسەلەی کردی تا بەستە خۆماکەنی سەر قوتابی هەیە بۆ نمونە بەشێکی پزیشکی بژاردووە کە بەبینینی خوێن تێکەسێ بەڵام لە پێناو بڕەپارەیەک حاڵی بژاردووە ئەگە کەری تایبەتمان هەبواە ئەو قوتابیە ئەچوێ بوارێکەوە کە خۆی حەزی لێ وایە ئایندەیەکی وایە بەڵام چکە ئایندی نییە بەشە پزیشکەکان لە بازنەیەکە ئەگەردایانی نیوەی ینی ئەینن وەکو بەشەکانی کە وەکو یاسا و ئەندازیاری ئەوانە وەکو ئەوانێ بەشەکەی کەش لە داهاتووە ینی ڕەنگە لە 1 ساڵێ تریان 2 ساڵێکە پێویستیە ئەوش ببێتە بەشەوە ینی هەتا ینی بزانە کام لە ئێمە ینی من ئەمە ئەتوانم بڵێم بە تەحەدا و ئەم قسەیەکەم چییە لێمە بەویستی خۆمان هاتووینەتە ئەو بەشەوە ئێستا جەنابەت لە سەیدەلی دڵنیام تۆ حەز و ئارەزوی خۆت ئەوە نەبووە کێگەی بەڵام ئەڵێ چی من 15 ساڵ خوێندنت 5 ساڵی کۆلێژت باشە دوای ئەو من ئەگەردان نەمەزرێم 5 ساڵی کۆلێژی پزیشکێت و 4 ساڵی کۆلێژەکانی ترکەوە هەن تاوینەکەم دامەمەزرێم ئەی باشتر من چیم کێگەی بۆ بەیانیکەوە کوردی ئەی بەداخەوە یعنی بزانە محەممەد ئێمە ئەلێرە یعنی نەقسی حکوومەت و کەم تەرخەمی حکوومەت و کەم تەرخەمی گەنجانیش لێرە دەرەکەوێ ئێمە وەکو گەنجێک دانیشتین وەکو گەنجێک دەبێت بیر بکەینەوە کەم تەرخەمی حکوومەت لێرەیە ئەوەیە کە ناتوانێت پەرە بە کەرتی تایبەت بدا بۆ گەنجەکانمان تاوەکو گەنجەکانمان ئەوەی کە ڕووی لە کەرتی حکوومەتە کە ئەو ڕۆژە لێم غەڵەت نەبێ راپۆرتێکم بینی دەڵێ هەر مۆزەفێکی هەر فەرمانبەرێکی حکوومەت لە عێراقا کوی کارکاتی کارکردنی ڕۆژانەی 40 دقەیەکە یعنی ئەمە کارەساتێکی گەورێ یعنی تو ئەو هەموو خەڵکە هێز و توانایت کوشت کابراایەک لە سعات 6 بەیانی دێنیتە دەوام بۆ دوی نیوەڕۆ تەنها بۆ 40 دقە کارکردن نەخێر ئەم لە جێیەکی دیکە بۆیە ئەیتوانی بەرهەمی زیاتر بێ یعنی ئێمە بەڕاستی وەکو گەنج کەم تەرخەمین بەڵام وەکو حکوومەتیش زۆر کەم تەرخەمە لەگەڵمان ئێمە دەبێ حکوومەت دامی پشگیری کەرتی تایبەت بکە لەوەی کە گەنجەکانمان لەوانەیە کۆمپانیایەکە بێ کۆمپانیایەکی بیپسی بێ کۆمپانیایەکی شیرەمەنی بێ هەر کۆمپانیایەکی هەیە لە نێوان دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی عێراق ئێستا لە کوردستانە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک کەدی تایبەتەیە بەرهەمێنانی پیشەشازی لە بواری کەرەستەی کارەبایی لە بواری ماوەدی خۆراکی لە زۆر بوارە کەری تایبەتەیە بە خۆشحاڵیەوە لە کوردستانە ئەتوانێت بەشێکی گەنجان لە کەری تایبەتە ئیشەکەن گەنجێکی زۆر عێراق من نییە بەڕاستی فەرمەوە کەرتێکی داناوە لەوەرەکە کە ببە بە سکیوریتی بۆ کابرا خەریکی کولی ئیدارە قسەدا یعنی گوناه هەبێ بڕابرا سکیوریتی بکە یعنی لەسەر چی هەموو ڕووی دەمە لە حکوومەت نەبێ باواز لە حکوومەت بین ئۆکی کە هەمومان کۆکین لەسەرەوەی کە حکوومەتەکەمان هەتا ڕادەیەکی زۆر کەم تەرخەمە بەڵام ئێمە کە گەنجین ئێمە لە ئێستاە هەموو ئەوە توێژینەوە کراوە کە هەموو باشترین خۆناغی تاقە و زە لە گەنجە هەیە ئەوەی کە گەنجێک ئەتوانێ بیکە نە مناڵێک نە کەسێکی بەتەمەن ناتوانێ بیکە بە ئێمە هەستین ئەو گۆڕانکارێ بکەین بۆ منە کە تۆ داهاتێک لە ژێر دەستە ئەو داهاتە بە کەرتێکی تایبەت دابنێ بە دووسێ کەسدانیشی کەرتێکی تایبەت دروستکەیت و بیکەیتەوە ئەکیت حکوومەتیش ڕێگە پێدانت پێدا چونکە خۆی حکوومەت پێویستی بە کەرتی تایبەتە ماوەی پێش ئێستا سەرژمێری هەبوو باشە ئەم سەرژمێریە کە کرا کە 30 ساڵ جارێ دوای ماوەیە زۆر ئەکرێ ئێستا ئێمە لە بیرمانیە ڕاستی زۆر بەمان ئایا ئەمە تەواوی ڕێژەی کورد حساب نەکرا 57 کرا لە سەرەتاشان لە ساڵی 1920 کرا بوو بەڵێ ئایا ئەم سەرژمێریە ڕێژەی تەواوی کوردی دیاری کرد یان بەس بەشێکی بوو هاناخان من لەم سەرژمێری ئەم ساڵام کەوا ئەنجام درا پسپۆڕی واری سەرژمێری بووم بەرپرسی نیژنە و تیمەکانی سەرژمێری بووم لە چەنگەڕێکێکی کەرکووک بێجێدانە نەتەوەیی چونکە هەموو کەسێک مافی حەقی خۆەتی چ لە نەتەوە کورد بێ عەرەب بێ تورکمان بێ ئەمە حەقمانیە کابراڵێ 57م کەرکووکە بە هەموو شێوەیە کەرکوچی ڕەسەنە کابرا ما عەرەبش بێ من نەمەتوانی بڕۆم یعنی نەفسیەن وجدانم قبوڵی نەئەکرد بڕۆم حەقی بستێنم بڵێم دەیما ڕێژەی کورد زیاتر بێ بۆ سەرچی ئەساسێک خەڵکیشمان هەبوو ئێمە ئەوە بوو ڕۆحە کوردانەکەی خۆمان زۆر لاپەسەندەیەمی کەرکوشی یعنی بزانە بێتە بابەتی نەتەوەی یعنی بزانە بێتە بابەتی نەتەوەی ڤیدۆکانمان بینی لە میدیاکان هەمووتان یعنی
فەیسبوکمان نەکردەوە تیکتۆکمان نەکردەوە سەی تەماشامان نەکرد ئەو سەیتەرە ئەو هەر دڵمان خۆش بوو تەنانەت وامانەوە ئاوامان بەخوا ینی خواردنەکانیش کرا خۆشەکەزانی لە چیا بوو خۆشەکە لەوەیە بووکەوە ڕێگای هاتوچۆنە بوو خەڵک گشتی لە شوێنی خۆی ئەمایە واز لە پرۆسەکە بینین کە خەڵک هاتۆمە شتێکی زۆر باش بوو خۆش بوو بەڵام گرنگی سەرژمێریەکە بەڕاستی من بە دیدگەی خۆم وا تێبینی لەو سەرژمێریاکەم کە حکوومەتی عێراق دوای ئەوەی کە لەو هەموو ساڵی کە نەیکرد بوو لە کۆتاجار بە هۆکاریەوەی کە باری کەرکووک نا هەموارە هەژمار نەکرا چوزانم بزات هات لە دوای ئەوەی کە حەوت ساڵە دەسەڵاتی کوردی لە کەرکووک دوورە توانرا بوو خەڵکانێک کە خەڵکی ئەم شارە نین ئێستادا هاتوونە لێرە نیشتە جێبوونە گەڕاندرا بۆێرە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر ئایلەیەکی زۆر کۆمەڵێک خەڵکانێک ئەم شاریان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەجێهێت چوونە کەرکووک چوونە سلێمانی وایان بینی کە ئەم خەڵکە ناگەڕێتەوە ئەمانیش دێنن لە جێیان نیشتە جێەکەن بەڕایەوە عنی باش بوو دیدگای من حکوومەتی عێراق ویستی ئەم سەرژمێریە بکە خەڵکانێکی زۆری ئەوان لێرە نیشتە جێبن یعنی تقریبا تعریبێکی نوێ بێ بۆ کەرکووک کوردەکان کە ڕۆشتونەتەوە بەرەو هەولێر و سلێمانی ئەمان لە جیان نیشتە جێبن بەڵام لێرەوە سوپاسی ئەو خانەوادە سەربەرز و بە شەرەفاناکەم کە هاتنەوە کەرکووچی بوونی خۆیان سەلماندەوە جارێکی دیکە وتیان ئێمە کەرکووچین و خوێنمان لێرێ گۆڕیشمان دەبێ لێرە بێ جەماعەت ئێمە هەتاوکە ئێستا دانیشتوینە گفتوگۆکەین و قساکەین تەنها بەسی ئەومان کردو کێشەکانمان دیاری خستووە با ئێمە بین وەکو پێشتریش باسم کرد با ئێمە بتوانین چارەسەر دیاریکەین واز لەوانە بینین کە کێشە بۆ واز لە حکومت بێنی بینە سەر خۆمان بینە ئێمە تاکە کەسی خۆت بمنە تۆ لە ماڵت کە کێشەیەکی واز لەوانی تر بێنە خۆت چارەسەریکە خۆت شتەکە چاکە بابینە باس چارەسەرەکان وەکو باسم کرد کە مەبەست مەسەلەی دامەزراندن کردی تایبەت هەیەتوانین ئێمە لەسەر کردی تایبەت ئیشکین ئەگەر چەندێک زەحمەتیش بێ لە کەرکوو بەڵام هێواش و بەرەو پێش ئەڕوا چەندین کۆمپانیای نەوت و چەندی کارگەی نەوت کراوەتەوە ئەتوانین ئێمە لەوانەیە ئیشکین بینە سەر مۆزوعی زمانەکان واز لە نەوتەوەیەتەکە بێنە زمانی کوردی زمانی خۆمانە و زمانی دایکمانە لە هەر شوێنێکا بین ئێمە بە زمانی کوردی قساکەین بەڵام ئێمە ئەتوانین فێری زمانی تر بین وەکو وتراوە لە پێشووتر لە پێشتریش وتراوە زمان وەکو چەکێک بەکاردێنی تۆ ئەتوانی ئەم زمانە بەکاربێنی بۆ خزمەتکردنی زمانی کوردی زمان فێربوون پەیوەندی بە خودی کەسەکەوەیە بزەبت نەخوێندن نەدراسە نا هیچ پەیوەندی بەوانەوە نییە ئێمە کە فێر زمانێکی کابین وەک عربی چروکمانی ئینگلیزی ئەمانە بۆ ئەوەیە کە زمانکە خۆمان بەرەو پێشبین نەک بۆ ئەوەی کە بیسەلمێنی کە تۆ کوردێکی تو ئەمانشتوانی ئێمە ئەتوانین سەرڕاوی هەستی نەتەوایەتی و هەموو لای بکەێ بەڵام ئێمە ئەمەش ئەتوانین بکەین بەڵام ئەم شتەش نەبێتە هۆکاریەوەیەک و هەرێم کە باسی کرد خانەوادەکان مناڵەکانیان بخەنە سەر خوێندنی عربی لە بەرەوەی فێر زمان بن هەیە خوێندنی عربی بەناساریەوە ئەوە بەناساریەوە خواستە من بانگەشەی ئەوم نەکردووە کە مناڵچێتە بەر خوێندنی کوردی مەبەستم لەوە کردووە کە بنەماڵەکانی کەرکووک بەناچاریەوە ئینا کردووە بابەتی چارەسەر بابەتی چارەسەر بزەبت من حەزم هەنەخان ویستم باسی وەکەم بابەتی چارەسەر دەبێت زمانی عەربی فێربین دەبێت لەگەڵا زمانی ئینگلیزیش فێربین چونکە زمان ئێستاکە چەکی ڕۆژە تۆ زمان بزانی وەکویا چەکێکت بەدەستەوە بێ لەگەڵەوەشە من لەو باوەڕێیان ئەگەر وەکو ئێمە وەکو گەنجان بتوانین سنتەر دانین سنتەری دیراسات دانین قوتابی زانکۆ بەشدار بە لەگەڵمانە هاوینا بتوانین توێژینەوە بکەین هەر قوتابیەک پرۆژەیەکی هەیە پرۆژێکی بچووکی کەدی تایبەت بتوانین وەکو تیمێک دروستکەین و بڕۆینە لای لایەنە سیاسەکان و سەرمایه‌دارەکان بۆ ئەو پرۆژە بچووکانە بکەینە پرۆژەیەکی گەورە و شتش بە خوێندکارەکرێن بە کەسی تر ناشرێ کە ئێمە هەمومان خوێندکارین باشە لە ناو کولیایە باش ئێمە کورد هەیە عارەبە تورکمان هەیە هەر یەکەمان لە ینی چۆم نەتەوەیەکین بۆیە ئێمە ئەتوانین بە هاوڕێتی لەگەڵ ئەوانە فێر زمانەکەش بین ئەگەر یوتیوب و دەورات و شت بەکارێن بە کۆنتاکت لە بینی کەسەکان لە کولیا لە دەرەوەی کولیا لە بەشداریکردن ئەگەر نەکرێتە مەجبوری ناتوانانی فێر هەموو جارە خەڵکی شارەکانی ترڵێت چۆن تۆ کەرکووچێت 3-4 زمان نازان ئۆکارەکەی
تاکەی ئەو ژینگە سیاسیە بەداخەوە کە دروست بووە وای لێمان ناتوانین هاوڕێتی عەرەب و تورکمان ئەمە هاوڕێ عەرەبمانێت هیواداری باشتریش ببین ئێمە دەبێت باشتری بکەین بەجددی ئەو ڕەفاقەتەی لە نێوان کورد و عەرەب و تورکمان ئەیبینم کە لە ئێستاە هەیە ئێمە هیچ پەیوەندیمان یعنی کەسمان هیچ ئەو ئەفکارە ناکەینەوە باسی سیاست و باسی ئەو حکوومەتە بکەین ئێمە باسی خۆمانەکەین ئێمە باسی تەڵەبایەتی خۆمانەکەین من لەگەڵ ئەم کەسەیە 5 ساڵی خوێندنم لەگەڵ ئەم کەسەیە تەنانەت لە سەب گروپا کە ئێمە بە عملی قسەکەین کە قسەکەین کە ئێمە بۆ خۆم کە بە کوردێکە قساکەم ئەیکەمەوە عەرەبێکە بۆی ئەو شتێ بگا لە ئێمە نەک شتێک بڵێن ئەویش کە قساکە ئەویش زۆر هەوڵەدا ئەو خۆشبەختیش هەیە کە ئێمە زۆر دکتۆرمان هەیە خۆیان بەڕەچەڵک عەرەبن بەڵام من دکتۆرێک هەیە لەگەڵ ما قساکە ئەڵێ تۆ بە کوردی قسەم لەگەڵ بۆی من فێر بم یعنی ئەوانیش زۆر هەوڵی ئەوادن بەس ئەوە نەکەین کە ئێمە هەوڵە دەین ئەوانیش زۆر خەریکن چۆنە خۆی بەپێی دەستوری عێراقی زمانی کوردی زمانی فەرمیە بەڵام بەداخەوە زانکۆ حکوومیەکان و زانکۆ تایبەتەکان هەلێگانش بەداخەوە ئەمیان پەیڕەو نەکردووە مامۆستاکانی زانکۆ پێویستە مامۆستاکانی زانکۆ ئەگەر لە نەتەوەی عەرەب و تورکمانشن پێویستە کوردی بزانن پێویستە بەشێکی وانەکانیان محاضەرەکانیان بە کوردی بێ بۆ قوتابی کوردەکان تێ بگەن خۆت ئاگادار بووم لە کۆتاش لە ساڵی پار لە تاقیکردنەوەی فاینەڵ لێچێک لە زانکۆکان ناوی نایەنی نابێت تاقیکردنەوەکان یعنی پێشتر وتراوە هاناخان وتی ئێمە کە دینە زانکۆ هیچ ئیجبار نەکراوەکە بوون نە بە زمانی عەرەبی قسە بکەین وایە منهەجێکمان نییە لە تاقیکردنەوەکانە قوتابیێکی زۆخە قۆناغیەک سەرەتایەتی هەرێ بەرچاوڕوونیکی بیتێ هەستاوە چیا کردووە هەستاون سەرجەم پرسیارەکانیان بە زمانی عەرەبی هێناوەتەوە ئێبار بەڵکو هەر لە بەشی پشتەوەی بە وەرجێڕانی کوردی بۆە بۆ نەتکردووە سەرۆکی بە شەکاڵێکی عەرەبیە و دراساتی عەرەبیە دواتر خۆشبەختانە لە ڕێگەی نوێنەرانی ئێمە لە نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق کێشەکەیان چارەسەر بکرا یعنی بۆ ئیلا ئەبێ ئەم شتە بچووکانە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چارەسەرەکە چۆنە بەڕای من عەفوم بکەن بمبورن ئێمە هەوڵ بدەین ئێمە وەکو گەنجان هەوڵی هانی هاوڕێیەکانمان بدەین و خۆشمان بتوانین بچینە بەرخوێندن و خوێندنی باڵا بچین ماجستێر و دکتۆرە یعنی معقول نییە ئێستا ئەفۆم کە ئێمە گەنجێکی کوردی کەممانەیە شادی ماجستێر و دکتۆرای کوردیەکانمان ئێستا منە و ڕۆژە لەگەڵ یەکێک لە بەشەکان دانیشتمە سەرۆکی بەشەکە پێم وتووە قوتابێ کوردەکانمانە و کێشەی هەیە بۆ تەرجمە وتێتی دە مامۆسای کوردم بۆ بێنە ئێمە من لێرەوە لە ڕێ ئەم بەرنامەیەوە داوا ئەەکەم گەنجەکانمان بڕۆن بەرەو خوێندنی باڵا هیوادارم حکوومەتی هەرێمیش زیاتر گرنگی بە کەرکووک بدا یعنی کورسی خاصمان بۆ دابنێ بۆ بۆ ئەوەی کوردمان زیاد بێ لە ناو زانکۆ بتوانێ تاقیکردنەوەکانمان بۆ وەرجێڕێتە زمانی کوردی هاوکاری زمە یعنی کە من کابرا دەڵێ من عارەبم ئەخکاک برایم من عارەبم عارەبێک و کوردی ئەگەر دانەی ئەبێ وا بکەم بنە هاوڕێ چونکی ئەگە ئێمە پێویستە لایەنە سیاسەکە بەخان کاگی براهیم ئەزانی چۆنە ئێستا من خۆم دوو جار تاقیکردنەوەی تەنەفسیم کردووە لە زانکۆی کەرکووک بۆ ئەوەی بۆ خوێندنی ماستەر وەرگیرم بەڵام بەداخەوە کە لە کۆی ئەو پێنج پرسیارەی پێنج ئەسیلەیە کەوا دێ پێزمان نەجا هەر پێنجی بە زمانی عەرەبیە هەر پێنج ئەسیلەکە بە زمانی عەرەبیە منێکە بە کوردی خوێنیەوە بە کوردی فێرمەوە بە کوردی خوێنیمەوە کە زمانی خۆمە بۆچی مەجبور بم لە خوێندنی وەرگرتنی ماستەرە بە عەرەبی جواب دەم بەشەکەت بڵێ ئەڵێ مامۆسای کوردم نییە ئەوەی کە هەیە بابەتەکە سیاسیە ڕۆشتین بە کۆمەڵی کەس ڕۆشتین دانیشتین ئەم گلەیانێکی هەمانە لە قۆناغەکەی خۆم لە بەشەکەی خۆم ڕۆشتین ئەم گلەیەمان کرد لی قسەمان کرد لەگەڵیا وتمان ئێمە دکتۆر کوردیمان نییە ئێمە ئەچین بۆ لای دکتۆرەکە بۆ ئێمە مەجبور بین تەرجمەی عەرەبی بکەینەوە ئەو عەرەبی نازانێ منی ئەو کوردی نازانێ ئەفو منش عەرەبی نازانم سوپاس هاوڕێیان گفتوگویەکی هاوڕێیانەی گەرموگوڕی خۆشمان کرد سوپاس بۆ ئێوە ئەگەر شتێکتان نماوە بە کورتی چکە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕوا من حەزەکەم فەرمو کاگەرم حەزەکەم لێرەوە پامێک
کە دانیشتنەکەمانە بەڕاستی حەزەکەم پامێک بنێرم بۆ لایەنە سیاسەکان کە لە کەرکووک پێویستە یەکگرتوو بین، لە کەرکووک پێویستە هەمومان پێکەوە کار بکەین بۆی بتوانین ئایندەی کەرکووک بەرەو کوردستانی بگەێنین. بۆیە زۆر پێویستمان بە یەکگرتووی هەیە لە کەرکووک تاکو بتوانین ئەو کێشانەی هەمانە چارەسەری بکەین و هەروەها داواکارم لە گەنجانی کەرکووک بتوانن پەرە بە خوێندن بدەن، پەرە بە زەناری بدەن، بتوانن بخوێندنەوە و بەردەوام بن لە خوێندن. کاک برایم کۆتا پەیامی من ئەوەیە بەداخەوە لە دوای ڕووداوانیکەوە ڕویاندا لە کەرکووک سەرجەم پۆستی زانکۆی کەرکووک و سەرجەم بەشەکانکەوە هەن کەوا ئەستەقاقی کوردبوونە نەماون ئێستا سەرنجەمیان لای عەرەب و تورکمانە داواکارم لە حزب و لایەنە سیاسیەکان ئەو پۆستانی کەوا ئەستەقاقی کوردن بگەڕێنێتەوە بۆ کورد چونکە قوتابیانی کورد لە نێو زانکۆی کەرکووک تاوەکو ئێستا زۆر ئەتوانم بڵێم بێنازن. سپاس. بەڕاستی ئێمە کۆتا پەیامی هەر هەمومان پەیامی ئاشتیە، پەیامی یەکبوونە، پەیامی خۆشەویستیە. ئێمە پەیامی شارەکەمانە کەرکووک بە هەمەڕەنگیەوە جوانە، کەرکووک بە فەرزمانیەوە جوانە. ئینشاءڵڵا هەوڵە دەین هەر هەمومان بەیەکەوە ئەم جوانیە و ئەو ببینە نمونە بۆ هەموو شارەکانی عێراق بۆ هەموو جیهان ئەم جوانیە وەکو خۆی ببینێتەوە و هەروەها بەناوی ئێوەشەوە سوپاسی کەناڵ 24ەکەین بۆ ئەو گرنگی پێدانە بە گەنجان و بە تایبەت بۆ کەرکووک. سوپاس دەستان خۆش بێ، سوپاس بۆ ئامادەبوونتان.